بەمەبەستی بەرزڕاگرتنی کولتور و جلی شەرعی کوردی خاوەن ڕەسەنایەتی دووەمین فیستیڤاڵی هەوری لە شاری سلێمانی بەڕێوەچوو. چالێکیەکە بە ئامادەبوونی سەدان خان و کچی لاو سازکرا کە تیایدا لە ڕێگەی نواندون و بەرهەمی ڕستەنی کوردیەوە پاراستنی ناسنامەی فەرهەنگی ئافرەتانی کورد جەختی لێکرایەوە. ئەم ساڵێمە 34مین ساڵی یادە ڕێکخراوەکەمانە و بە پێویست مازانی ئێمە کە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی ئافرەتانە و ڕێکخراوێکە بە بنەماکانی شەریعەت مامەڵە دەکا. ئێمە طبعاً توێژینەوەیکی گرنگماگەر لەسەر بابەتی هەوری هەم لە لیژنەی فتووە هەم لە زانانی سەردەم هەم لە بۆردی شەرعی ئایا ئەم نەریتە جوانە کولتوریە ڕەسەنایەتی خۆمان کە لە پێش ئێمەدا بوونی هەبووە کە ئافرەتانی پێش ئێمە باڵاپۆشیان پێنجام داوە لەگەڵ بنەماکانی باڵاپۆشیدا گونجێ و بابەتێکی کولتوری ڕەسەنی فۆلکلۆری خۆمانە. بۆیە پێمان باش بوو ئەو کولتورە جوانە زیندوو بکەینەوە بە کۆمەڵێک نەریتی جوان بە کۆمەڵێک دەستکەوتی جوان بە کۆمەڵێک بۆ نمونە خستنە ڕووی توانا و دەستڕەنگینی و فکر و ئەو بابەتانی کە ئافرەتان دەستەبەریان کردو ئەمڕۆ لەم فیستیڤاڵەدا بخینەوە. لە فێستیڤاڵەکەدا بەشداربووان و کچانی لاو ئاماژەیان بەوە کرد کە پۆشاکی هاوردەکراوی بانگەشە بۆکراو بە ناوی پۆشاکی شەرعی لە ڕەسەنایەتی کوردی دوورکەوتۆتەوە و دەستکاری زۆر کراوە و دەبێت هەمووان بگەڕێنەوە سەر ڕێچکەی باو باپیران. وەڵا بە تاکید گۆڕانکاری بەسەر کەلتورە هاتووە بەڵام ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ کەلتوروەلای نەنک و باپیرانمان یعنی بەڕاستی ئەم کەلتورەی ئەوان کە ئێمە شوێنکەوتەی بین بەڕاستی کەلتورێک و جلوبەرێکی زۆر جوان و خانمانیان لە بەرەگرکاتی. ئێستا تۆ بە حیجاب ێزانی بەخوا ئێستا تێ جلوبەرگی ئێستا هیچی لە هی ئەو کەلتوری باو باپیرانمان ناچێت بەڵام هەوڵە دەین ئینشاءڵڵا ئەو ڕەسەنایەتە بگەڕێنینەوە بۆ کاتی خۆی. ئەم جلی کوردی پۆشتا شەرعی لە جلی کوردیایە بەڕاستی هەم هەموو جیسمدا ئەپۆشێ هەم جوانی تایبەتی هەیە بە شەرتێ بۆندار و ڕەونەقدار نەبێت کە سەرنج ڕاکێشێ. ئێستا جلی کوردیش گۆڕانکاری زۆریان بەسەراهێناوە بەڵام ڕەسەنایەتیەکەی بگەڕێتەوە زۆر شەرعیە. لێرەدا ئەمانەیە بە خانمەگەنجەکان بڵێن کە جلی کوردی ڕەسەنایەتی بکەن و پۆشتە بن و هەروەها لەگەڵ ئەم جلە کوردیانە ئێستا هاتووە لایەن داوا لە کولتوری ڕەسەنایەتی کوردی. ئێمە ئەمانەوەی لەم فستیڤاڵەیە کاتێ بەشداری ئەکەن لەم فستیڤاڵانە ئەمانەوەی کە کولتوری جاران و ڕەسەنایەتی جاران نوێ بکەینەوە. جلی کوردی تابلۆیەکی زیندوی مێژوو و هونەری نەتەوەیەک دەنوێنێت. گەڕانەوە بۆ هەوری و بەستنی پۆشاکی ڕەسەن پردێکی بەهێزە لە نێوان ڕەسەنایەتی ڕابردوو سەردەمی هاوچەرخدا تاوەکو سیمای ڕەسەنی خانمانی کورد لە شەپۆلی گۆڕانکاریەکاندا پارێزراو بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.